خۆشەویستان سڵاوتان لێبێ ئەمڕۆ لە خزمەتی هەواڵمیر بوون لە شاری ئۆرباخ لە فەڕەنسا. هەواڵمیر کەسێکی زۆر بەتوانایە لە کاری موزیک و ستودیۆ ئەو هەیە. ئیشێکی ئەوم دیت زۆرم بەلاوە پەسەند بوو هاتمە خزمەتی. لەبەرەوە زۆر خۆشحاڵم کارکردن لەگەڵ هەواڵمیر وەختێکی خۆش و ئیشێکی پرۆفشناڵەکە. من دەستخۆشی لێ زگەلێکی خۆشمە بهاتنێتە و ڕاستی زگەلێکی خۆشمە بۆ هەنەرمەندێمە برای من نەبەس و میوانەی منە ئەس هێبی دەکەم کانە تشتێک دەنگ بێژی مڕانە بسترێ مڵا بامە بمینێ مەقامێکی بوو ئەڵێم ئەمە شتێکی فۆلکلۆرە داکەرم کرد باشە لەو ڕۆژەوە ڕۆیشتووە تۆراوە دڵی من هەرچە نەگەڕێم بێسەر و شوێن ماوە دڵی من وەی سپاس